لە ماوەی سێ هەفتەی ڕابردوودا و لە دوای دەستپێکردنی هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورکیا بۆ سەر ڕۆژاوای کوردستان هەڵمەتی بایکۆتکردنی کاڵا و شمەکی تورکی لە باشووری کوردستان دەستی پێکرد. ئێستا ئەم هەڵمەتە بە شێوەیەکی فراوان سەرانسەری باشووری کوردستانی گرتووەتەوە. هەندێک دەپرسن ئاخۆ ئەگەر کاڵای تورکی بایکۆت بکەین جێگرەوەی چییە؟ بەڵام ئاماری دەستگا فەرمیەکانی هەرێمی کوردستان پێمان دەڵێن کە هەرێمی کوردستان توانای خۆشیاندنی هەیە. بەپێی ئامارەکانی وەزارەتی کشتوکاڵ و وەزارەتی بازرگانی حکوومەتی هەرێمی کوردستان لە بوارەکانی خۆراکی، بیناسازی و چەندین بواری دیکەدا باشووری کوردستان توانای پڕکردنەوە یاخود دابینکردنی زیاتر لە نیوەی پێداویستی ناوخۆیی هەیە. هەرێمی کوردستان لەم بەرهەمە خۆراکیانەدا توانای پڕکردنەوەی پێداویستی ناوخۆی هەیە. گەنم، مریشک، هێلکە، ئاوی کانزایی، بەرهەمە شیرەمەنیەکان، هەنگوین، گوێز. هەروەها لە ڕووی سەوزە و میوەوە هەرێمی کوردستان دەتوانێت لەم بوارانەدا پێداویستی ناوخۆ دابین بکات. ئەوانیش بریتین لە تەماتە، پەتاتە، شووتی، هەنار، ترێ، سێو، پرتەقاڵ، قۆخ، هەڵوژە، کاڵک، هەرمێ، هەنجیر، کەلەرم، قڕنابیت، لۆبیا، کولەکە، باینجان، بامێ، پیاز، قارچک، شێلم، تور، بیبەر. لە بواری پیشەسازیشدا هەرێمی کوردستان دەتوانێت لەم بوارانەدا پێداویستی ناوخۆ دابین بکات. ئەوانیش بریتین لە چیمەنتۆ، شیش، پاککەرەوە. بەپێی ئاماری وەزارەتی بازرگانی و پیشەسازی هەرێمی کوردستان کە لە کۆتایی ساڵی 2013دا تۆمارکراوە 2427 کۆمپانیا و کارگەی ناوخۆیی لە هەرێمی کوردستان هەن لە بوارەکانی بیناسازی، خۆراک، ڕستن و چنین، پلاستیک، مۆبیلیات، خزمەتگوزاری، ئامێر و مەکائین، کیمیاوی، سلیلۆزی کە ئەم کارگانە توانای دابینکردنی 19,046 هەلیکاریان هەیە. هیوادارم دەڤەری کوردستان بە هیچ شێوەیە حکوومەتی تورکی نەکرێت. بایکۆت بە شێوەیەکی فراوان لەناو هاوڵاتیاندا بڵاو بووەتەوە. چەندین هەڵمەتیش چ لەلایەن ڕێکخراوە مەدەنیەکان و چ لە تۆڕە کۆمەڵایەتیەکانیش کار لەسەر هۆشیارکردنەوەی هاوڵاتیان دەکەن بۆ بایکۆتکردنی کاڵای تورکی. وەڵاهی من لەگەڵ ئەوەم کە بایکۆتەکە هەنی حەقی خۆیەتی و ئەبێ کوردیش موقفی بێ. ترەوە وەزعی ڕۆژاوا تەرەدانی چۆنە هەموو کەسێدانی چۆنە بۆ لە دەرەوە مەسەلەن موقفەیە بۆ خۆمان نەمان بێ. ئەگەر ناشرینیش بێشتەکەی خۆمان تامەیە بەڵام شتانی کە لە دەروێن بۆمان زیاتر بە بەڕادیت تامەکەی تۆزێکە گۆڕێت چکات هەواکەی بۆ زیاگەن سال و گەرمی زیاگە بەڵامی خۆمان هەر لەسەر بێستانەکە لەکەن و یەنە ناو بازاڕی فرۆشن بۆیە تامەکەی زۆر خۆشتر لەی دەرەوە. بەوپێی هەرێمی کوردستان هێشتا نەبووەتە خاوەن ئابوووریەکی پیشەسازی ناوخۆیی بەهێز بۆیە ناچارە بۆ پڕکردنەوەی بڕێک لە پێداویستیەکان ڕوو لە دەرەوە بکات. یەکەتی هاوردە و هەناردەکارانی هەرێمی کوردستانیش جێگراوەکانی تورکیا دەخەنە ڕوو. هەموو بازارەکان ئەگەر بگەڕین بەدیلی کاڵای تورکیمان هەیە چ لە هی وڵاتە عەرەبیەکان بێت چ لە وڵاتە ئەوروپیەکان بێت. ئێمە وەک یەکێتی هاوردە و هەناردەکارانی هەرێمی کوردستان بناغەیەکمان بۆ ئەوە داناوە کە پێشتر چەندین گرێبەستی بازرگانی لەگەڵ وڵاتە ئەوروپیەکانە لەگەڵ کەنەدا لەگەڵ ئەمریکا تەنانەت لە دوایین گەشتمانە بۆ ئەندەنوسیا کە لە هەفتەی ڕابردووە ئەنجام درا بە بڕی 10 ملیۆن و نیو دۆلار گرێبەست کراوە کە کاڵا بێتە هەرێمی کوردستانەوە. بۆیە بۆ هەموو کاڵاکان ئەتوانین بەدیل بۆ کاڵای تورکی بدۆزینەوە. هەموو ئەمانش لە کاتێکدایە هەرێمی کوردستان خاوەنی 6,619,019 دۆنم زەوی شیاوە بۆ کشتوکاڵکردن. بەپێی ئامارەکانی وەزارەتی کشتوکاڵ ساڵانە لە وەرزی پێگەشتنی سەوزە و میوەدا هەرێمی کوردستان توانای پڕکردنەوەی لە 100% پێداویستی ناوخۆیی هەیە. ڕەنگ بێچیتر بایکۆتکردنی کاڵا و شمەکی تورکی کاریگەری لەسەر بازاری هەرێمی کوردستان دانەنێت. چونکە لە کاتی ڕفراندۆمی باشووری کوردستانیشدا کە دەوڵەتانی تورکیا و ئێران زەوی و ئاسمانیان بەڕووی باشووری کوردستاندا داخست هاوڵاتیان ڕوویان لە بەروبوومە ناوخۆیەکان کردەوە و کاریگەرێکی ئەوتۆشی
لەسەر بازاری هەرێمی کوردستان جێ نەهێشت.